ئەمڕۆ زاڵمەکان وڵاتە زلهێزەکان خوێن ڕێژەکان بێدینەکان عەزابمانەدەن سزامانەدەن ئەمان کوژن لەسەر خاکی خۆمان. ئەمڕۆ غەزە بەیانی وڵاتێکی تر هەرچی وڵاتی موسڵمانەیە گشتی پڕیان کردو لە شەڕ و لە ئاژاوە. ئەوەشی کە شەڕ و ئاژاوەیەتیانی وەکو هەندێک وڵاتی عەرەبی پڕیان کردو لە بێدینی وردە وردە، ئەیان دەوێت ئەو خەڵکە لە دینی خوا دوورخەنەوە بە هەموو جۆرێک. بەڵام ڕۆژێک دێت شتەکان پێچەوانە دەبێتەوە. خوای گەورە دەفەرمێ وترى المجرمين يومئذ مقرنين في الأصفاد سرابيلهم من قطران وتغشى وجوههم النار. ڕۆژێک مجریمەکان زاڵمەکان بێدینەکان خوێن ڕێژەکان وڵاتە زلهێزەکان ئەوانەی کە دەستیان لە خوێنی خەڵکیە دەیکوژن، خوای گەورە دەفەرمێ مقرنين في الأصفاد. چۆنە؟ تەماشا دەکەی کۆت و زنجیر کراون، نێوچاوانیان بەسراوە بەڕانیانەوە بە ئەژنۆیانەوە بە پێیەکانیانەوە، واتە کۆت و زنجیر کراون بە جۆرێک چەمانونەتەوە، چەما و کەبس کراون، کەبس بە هەموو جۆرێک. تەماشا دەکەی زنجیر لە پێیان کراوە، زنجیر لە قاچ و دەستیان کراوە، لە ملیان کراوە، لە گەردنیان، واتە ملیشان ئەبەستنە دەست و پێیەکانیانەوە بە کۆت و زنجیر. لە قورئانە زۆر باس کراوە یەکێ لە سزاکانی پەنا بەخوا ئەهلی دۆزەخ ئەوەیە کۆت و زنجیر دەکرێن، ئەمجا سزا دەدرێن. زاڵمەکان هەر پێ بکەنن، هەر بڵێن تەیارەمان هەیە و نەوەویمان هەیە، بڵێن چەکی پێشکەوتومان هەیە، جا قوڕ بەسەر ئەو کەسەی دەستخۆشی لەوانە دەکا کە موسڵمانان دەکوژن، واللهی لەو قەتڵا بەشدار دەبێت بەپێی حەدیث و قورئان. واللهی بەشداری ئەو قەتڵان و ئەو تاوانانە دەبن کە تۆ دەستخۆشی لە کەسانێ بکەی کە زاڵم و بێدینن. هەندێک کەسێک نەفام و نەزان ئەوە لە کاتی ئەنفالەکە ئەمانە لەکوێ بوون، ئەم غەزە و نازانم کوێ، ئەی لە کاتی ئەنفالەکە وڵاتە زلهێزەکانی دۆستی جەنابەت لەکوێ بوون؟ چێ چەکی دا بەوان کە ئێمە ئەنفالکەن و چیمە بارانمان کەن؟ چێ چەکی بەواندا؟ غەزە چەکی دا بەوان یا وڵاتە زلهێزەکان دای بەبعس؟ چێ پێیدا؟ بۆ بیرێک لە خۆت ناکەیتەوە؟ بۆ تۆزی عەقڵ ناخەیتە کار؟ مسلمانان چەکیان دا بەمان ئێمە بکوژن چیما بارامان کەن، یا وڵاتە بێدینەکان و زلهێزەکان؟ خۆشتێکی ڕوون و ئاشکرایە، کەس ئینکاری شتە ناکات. بۆیە تەماشا دەکەی خوای گەورە دەفەرمێ سەرابیلهم من قەطیران، کراسەکانیان لە دوایەوەی کە کۆت و زنجیر دەکرێن بەسراونەتەوە، کۆت و زنجیر کراون، زاڵمەکان و خوێن ڕێژەکان و بێدینەکان ئەوانەی کە زوڵم لە خەڵکی دەکەن دەیان کوژن، خوای گەورە دەفەرمێ کراسەکانیشیان لە قەطیرانە. قەطیران مادەیەکی ڕەشی بۆن پیسە، وەکو قیرێ چۆن بۆنی پیس و ناخۆشە، مادەیەکی ڕەشە بۆنی زۆر پیسە، زووش ئاگر دەگرێت، سبحان الله، وەکو بەنزین وایە ئەو قەطیرانە. جا خوای گەورە دەفەرمێت جلەکانیان پۆشاکەکانیان کراسەکانیان من قەطیران، لەو قەطیرانە بۆیان دروست دەکەین بۆی یەکسەر گڕ بگرێ و ئاگر بگرێ. پەنا بەخوا چۆن یعنی ئینسانە بیهێنە بەرچاوی خۆت، تۆ کۆت و زنجیر بکرێت جلێکت لەبەرا بێ، ئەم جای یەک جریکانەیە کۆمەڵێ زۆر بەنزین بکەن بەسەرتا و یەک ڕێکت تێ بەردەن چیت لێ دێن. ئەو قەطیرانش وەکو بەنزین یەکسەر ئاگر دەگرێت، بۆنیشی زۆر پیسە. پیرۆستان بێت وڵاتە زلهێزەکان، کراسی قەطیرانتان پیرۆز بێت. ئەمڕۆ پێمان پێدەکەنن، ئێمەش بەیانی ئینشەڵڵا بە ئێوە پێدەکەنین. کوژراوەکانی ئێمەی موسڵمان بۆ بەهەشتە، کوژراوەکانی ئێوەی بێدین بۆ جەهەنەمە. وتغشى وجوههم النار. خوای گەورە دەفەرمێ دەم و چاویان ڕەش بووە، ئاگر دایپۆشیوە، واتە لە هەموو لایەکەوە ئەو دەم و چاوە تەماشا دەکەی هەمووی گڕە گڕ ئاگرە، هەمووی دەسووتێ. هەر زۆڵم بکە، هەر خەڵکی بکوشە، ڕۆژێک دەسەری دێت بە ئیزنی خوای گەورە.